ئێران یەکێکە لە وڵاتانەی کە کاریگەری زۆر دروست ئەکات لەسەر هەرێمی کوردستان بە تایبەت لەلایەنی ئابووریەوە. کاریگەرەکانی حکوومەتی نوێی ئێران لەسەر هەرێم و لەسەر ناوخۆی ئەو وڵاتە چۆن دەبێت. پێم خۆشە بزانم چی کارکتەرێک لە سەرۆکایەتی ئێرانەوە نزیکە. ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی لە ئەوەڵین جارەکانیەوە وتبووی کە من مخالفم لەگەڵ دانوستن لەگەڵ ئەمریکا، چونکە ئەمریکاییەکان بەدئەحدن درۆزنن. قەیرانی دارایی لە 2013ەوە کە لە هەرێمی کوردستانە دروست بووە بەشێکی پەیوەستە بەوەی کە حەسەنی ڕۆحانی لە ئێراندا ئیدارەدانی کردو و اقتصادی باشتر نەکردو. ئاغا ڕۆحانی لە زۆر شتە ئەسڵەن ئاگادار نییە لەو کاتێک کە کۆڕۆنا هاتووە ئەسڵەن لە ماڵەکەی خۆی نەهاتۆتە دەرەوە. ئیبراهیمی ڕەیسی پیاوێکی خوێن ڕێژە و لە سەردەمی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێراندا یەکێک بووە لەو کەسانەی بە هەزاران کەسی ئیعدام کردووە. خۆ ئەگەر بێت و حکومڕانی ئێران بگرێتەوە دەست دووبارە ئەم ئیعدامکردن و کوشتن و بڕینە دروست ئەبێتەوە لە ئێرانە. ئیعدامەکان واتە کە باس کراوە کە ئیبراهیمی ڕەیسی ئەم کارانی کردووە واتە قەتعی یەقین غەڵەتە، چونکە ئاغای ڕەیسی معاونی دادستانی کەرج بووە. بڕۆن تماشاکەن باشترین هەڵسوکەوتێکە کراوە لە ئێران بەرابەر کوردەکان کراوە. یعنی حاجی قاسمی سلەیمانی لە 91 1 ملیۆن دۆلاری یاوە بە بەرپرسانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەگەڵ شەریکەکانی ئێرانە ڕێکەوتن کەن تاوەکو بیرەنەوت لێبیرێ لە هەرێمی کوردستانە. بێگومان وایە حتا بڕۆن لە بەرپرسانی باڵای خۆتان بپرسن. دەنگی مەسعود بارزانی هەیە بە دەنگی تۆمارکراو هەیە کە قسەی لەگەڵ حاجی قاسما کرد بێ داواکاری بکات کە هیچ وڵاتێکی دەوروبەر هاوکاری هەرێمی کوردستان ناکەن لە شەڕی داعشە ئیلا ئێران. کاکێ بارجەلال من یعنی شاید ڕۆژێک ئەم کەسانی کە خەڵکی هەرێمی کوردستانیان چەوساندۆتەوە ئەبێ شاید ڕۆژێک بکو ئاغای بەنی سەدر ئەبێ لە چێک لەسەرکەن و لە هەرێمی کوردستان ڕابکەن.